کۆماریە تونڕەوەکانی ئەنجومەنی نوێنەرانی کۆنگرسی ئەمریکا دوێنێ سێشەمە چەندین جار لە دەنگدانیاندا ڕێگریان لە هەوڵەکانی کاندیدی کۆماریەکان کێڤن مەکارتیان کرد بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران. کۆماریەکان کە بوون بە زۆرینە لە ئەنجومەنی نوێنەران ئەمڕۆ جارێکی دیکە دەنگ دەدەن بۆ دەستنیشانکردنی ڕێبەری خۆیان لە ئەنجومەندا. بەڵێن ساڵح بە دوواچوونێکی کردووە و ئاگاداری و وردەکاری زیاترمان دەداتێ. بەڵێن فەرموو. سپاس دەخێل ئەلبەتە کۆماریەکان لەگەڵ ئەوەدا کە بە ژمارەیەکی کەمی کورسیەکان بوونەتە زۆرترایەتی لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا، بەڵام ئەوەی کە پێ دەچێت بە کێشە و ناکۆچێکی ئێجگار زۆرەوە دەستیان کردبێ بە کارەکانیان لەم خولەی ئەنجومەنی نوێنەراندا، بە تایبەتیش وەکو بینیمان ڕۆژی سێشەممە کە دەنگدان دەکرێت. چەند جارێک دەنگدان کرا بۆ ئەوەی سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێرن، بەڵام نەیانتوانی. بە پێشوەخت بینەر و گوێبیستی ئەم راپۆرتە بین کە زانیاری زیاتری تیادایە. کۆنەپارێزە تونڕەوەکانی کۆماریەکان لە هەر سێ دەنگدانەکەی ڕۆژی سێشەمەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بوونەتە گەرەیەکی گەورە لە بەردەم هەڵبژاردننی کەڤن مەکارفی بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران. بەمەش پشێویەک کەوتۆتە ناو کۆماریەکانی کۆنگرێس کە لەم خولەی ئەنجومەنی نوێنەراندا زۆرینەن. ئەمە یەکەمین جارە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا ئەنجومەنی نوێنەران نەتوانێت سەرۆکی ئەو خانەی کۆنگرێس هەڵبژێرێت. لە هیچ یەکێک لەو سێ دەنگدانەی کرا، مەکارتی نەیتوانی 218 دەنگی پێویست بەدەست بێنێ تا بتوانێت جێی نانسی پیلۆسی بگرێتەوە. حەکیم جەفری سەرۆکی دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران کە کەمینەن لە هەر سێ دەنگدانەکەدا 212 دەنگی بەدەستێناوە. مەکارتی هیچ ئاماژەیەکی نیشان نەدا بۆ کشانەوە لەو دەنگدانانەدا. کۆماریە تونڕەوەکان بەر لە دەنگدانەکانیش جەختیان دەکردەوە لەوەی ڕێگەی نادەن مەکارفی ببێتە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران. ئێوارەی دوێنێ هەندێک مەرزمان خستە بەردەم مەکارتی، بەڵام ڕەتی کردنەوە. ویستمان دەنگدان بکرێت، هەوڵماندا لە چارەجی یەکەمی ئەم خولەی کۆنگرێسدا دەنگ بدرێت لەسەر وادەی گەڕەکەی. ئەویشی ڕەت کردەوە. بودجەمان ویست لە کۆمیتەی لێکۆڵنەوەی کۆماریەکان، دیسان ڕەتی کردەوە. پلانی سنوورمان دەویست کە نوێنەرانی تەکساس دایانناوە، ئەمیشی ڕەت کردەوە. ئێمە بە متمانەوە لەگەڵ بەڕێز مەکارتی لە ململانێ داین. لە بەرامبەریشدا کەڤن مەکارتی جەخت دەکاتەوە لەوەی ئەم ململانەیەی ناو کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران لە پێناو بەرژەوەندیە کەسیەکاندایە و هیچی تر. مات گەیتس دەڵێت بەلایەوە گرنگ نییە بڕۆین بەرەو فرەیی و حەکیم جەفری هەڵبژێردرێت. ئەوە بە ئازارە ئەندامە پیشەنگەکان هەڵنەبژێردرێن. جا ئەمە بابەتێک نییە لە پێناو ئەمریکادا. من هەمیشە بە پلەی یەکەم لە پێناو گەلی ئەمریکادا دەجەنگم، نەک چەند تاکە کەسێک کە شتیان تەنها بۆ خۆیان دەوێت. درێژە کێشانی هەڵبژاردننی سەرۆکێکی کۆماری لە ئەنجومەنی نوێنەراندا دەشێ هیوای کۆماریەکان کەمتر بکاتەوە لەوەی بتوانن بە خێرایی بکەونە کارکردن لەسەر دۆسێ سەرەکیەکانی کە خۆیان بە ئەرکی سەرەکی ناودێری دەکەن، لەوانە لێکۆڵینەوەکردن لە بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک بایدن و خانەوادەکەی و ئەو بەرنووسی یاسایانەی پەیوەندیان بە ئابووری و سربەخۆیی وزەوە هەیە، هەروەهاش ئاسایشی سنوورەکان. کەڤن مەکارتی پێشتر لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەراندا سەرۆکی کەمینەی کۆماریەکان بوو، لە ئێستادا هەوڵەدا ئەم پۆستەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بەدەست بێنێ. ئەڵبەتە ئەمە پۆستێکی گرنگە، چونکە لە دوای جێگری سەرۆکی ئەمریکا بە کەسی دووەمدا دەنرێ. ئەگەر هاتوو لە کاتی ڕووداوی نەخوازراودا سەرۆکی ئەمریکا شتێکی لێهات، دەتوانێت ببێتە جێگرەوەی سەرۆکی ئەمریکا. ئەلبەت دەنگدانەکانیش بەردەوام دەبن لەم ڕۆدا، بەڵام نازانێت ئەمڕۆ دەگەنە ئەنجام یاخو ناگەنە ئەنجامێک ویا کەسێک ئەو پۆستە وەردەگرێ. لە دەنگدانەکەی دوێنێ سێشەممەدا ئەلبەتە کاندیدێکی تر هەبوو، ناوی جیم جۆردن بوو. جیم جۆردن بەڵام لە دانیشتنی سێمی دەنگدانەکەدا دەنگی لەسەر درا، تەنها توانی 20 دەنگ بەدەست بێنێ. ئەلبەتە وەکو زۆرێک لە شیکەرەوەش ئاماژەی پێ دەکەن ئەگەر بێت و لەم ڕۆژدا نەگەنە ئەنجامێک بۆ دەستنیشانکردنی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران، ئەوە لەوانەیە کاندیدی تریش بێنە ناوەوە لەم کێبڕشەیەدا.
دەخیل سوپاس بەڵێن.